عقدت الكتلتين التركمانية والعربية في ئێمە وەک کتلێ عەرەبی و تورکمانەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە هەموو شێوەیەک دژی هەڵوەشاندنەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووکین. ڕێبوار تاڵەبانی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە وەکالەت چەندین سەرپێچی یاسایی و دەستوری کردووە و لە 7 ئۆکتۆبەریشەوە پابەندی دەوامی ئەنجومەن نەبووە و زیانی بە بەرژەوەندی گشتی و پێکەوە ژیانی ئاشتیانە لە کەرکووک گەیاندووە. لەم کۆبوونەوەیەدا ئێمە لە کوتلێ عەرەبی و تورکمانەکان بڕیارماندا یەکەم متمانە لە ڕێبوار فایق عەبدولمەجید سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە وەکالەت بسێنرێتەوە کە ماوەی 3 ساڵە ئەو پۆستەی بەڕێوە دەبات. دووەم بڕیارماندا ئەندامێک لە کوتلەی تورکمانی بەشداربووانی کۆبوونەوەکە بۆ بەڕێوەبردننی ئەنجومەنی پارێزگا دیاری بکرێت. سێەم هەر کۆبوونەوە و دیدارێک لە دەرەوەی باڵەخانەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ڕەت دەکەینەوە لەبەرەوەی هیچ پاساوێک بۆ ئەو کارە نییە. لعقد مثل هذه الاجتماعات خارج كركوك لكون المحافظة آمنة ومستقرة. والسلام عليكم ورحمة الله وبركاته.